کێشە و ململانێ سیاسەکان بە شێوەیەکی گشتی و هەروها پرسە ئەمنیەکان ئاسایشیەکان لەناو عێراقدا بە بەردەوامی جێی پرسیارن بە بەردەوامی کێشە هەیە لەنێو عێراقدا و لەنێو عێراقیشدا ئەو ناوچانەی کە دەکەونە مادەی ١٤٠ەوە دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانەوە بەداخەوە کە ناو بەناو گوێبیستیەوە بین گوندە کوردنشینەکان لە دەوروبەری کەرکووک بە دیاریکراوی لە مەخمور لە گوێر چەند ناوچەیەکی دیکە بە بەردەوامی مەترسی تعریبکردنیان لەسرە بە چەند هۆکارێک چ ئەو عەرەبانە بێت کە لە ئێستادا باسی لێو دەکەن کەسانی پەیوەندیدار بابەتە هاوردەکرا و دێنە ئەو ناوچانە هۆکارێکن بۆ مەترسی لە گوندنشینانی ناوچەکە هەروەها پرسی داعشیش لە ئێستادا سەری هەڵداوەتەوە ناوبەناو ئۆپەراسیۆنی سوپای عێراق و پێشمەرگەیش دەبینین کە لەو ناوچانەدا ئەنجامی دەدەن. من لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت کە گفتوگوی لەگەڵدا دەکەم میوانەکەم بەڕێز ڕەشاد گەڵاڵیە کە بەڕێزیان چاودێری سیاسین ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی منن کاک ڕەشاد سپاس بۆ ئامادەبوونت ئەمێ بزانم دۆخ و ڕەوشی ناوچە کوردیەکان و ئەو گوندنشینە کوردانەی لە دەوروبەری کەرکووک بە دیاریکراوی لە گوێر و مەخموردا هەن ڕەوشیان چۆنە لە ئێستادا مەترسی چۆڵکردنی ناوچەکانیان هەیە هۆکارێکی بۆ چیە گەڕێتەوە؟ سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەرفەتە کە بەم تاڕەقسان دیارە ئەو هاوچێشانەی کە لە ڕابردوو تاکو ئێستاکە بوونی هەیە لە سیاستە حکومڕانیەک لە دواییکەکان هەر لە دوای ساڵی دەتوانم بڵێم 58 ئەوانە 59 بە تایبەتی لە ساڵی 59 بۆ 61 منطقی ئێمە چەندی دێ کە یەک لە لیوایەکانی سوپای عێراقی هاتبوونە سەر بە وەزارەتی بەرگری هاتن ناوچەکە و چەندی گوندیان تعریب کرد لە منطقەیان تەسلیمی عەرەبیان کرد لەوانە مەسەلەن گوندی کەبەرۆک بوو خڕەبەردان بوو ئەمەراوە بوو مەزماک دێ لەو بابەتە لە ڕۆژئاوای مەخموور یاخود لە باشووری ڕۆژئاوای مەخموور لەم ناوچانە بەعرەب کراون لە ناوچەکە بەگشتی لە سەخەتی تەماس شۆڤینەتی عەرەبی نەتەوەپەرستانی عەرەب هەمیشە هەوڵیان داوە کورد لەسەر زێدی با و باپیرانی خۆیان دەرپەڕێنن بۆی بتوانن دەست بەسەر زەوی مڵک و ماڵەکانیان دابگرن لە ناوچەکە وی من وای دەبینم جگە لە هەڕەشەی نەتەوەپەرستی عەرەب من پێم وایە شۆڕشەیەک لە دواییەکەکانی ژنیان توانیە بە پێی پێویست لە هەرێمی کوردستان ناتوانانی ئامانج بپێکم ببنە بەشێک لە ئارامکردنەوەی کورد لە زێدی با و باپیران من پێم وایە هەڵی استراتیجی گەورە ڕوویدا لە ڕابردوو هەر بۆ نمونە من باسی شتێک دەکەم لە دوای 2003 بۆ 2017 یاخود 2014 دەکرام لە هەرێمی کوردستان استراتیزێکی دیاریکرا و ینی هەبایە بۆی کاریان پێ بکرد بە ئەم استراتیزە جگە لە بەرژەوەندی باڵای نیشتیمانی و نەتەوەی ڕەچاوی هیچ بەرژەوەندێکی تەشی حزباتی نەکردوایە بەداخەوە دوای پرۆسی ئازادی بیر لەوە نەکراوە خزمەت بەداهاتووی ناساندنی کوردستانی بوونی کەرکووک لە خانەقین یاخود لە گوڵاڵە تا دەگەیتە زومار کار بە ئاراستە بکرابایە لە سەر ئاستی ناوچەکە دوو ئاراست و دوو شێوازی کارکردن هەیە کە هەم جوتیارانی تعریبی عەرەب دێن بۆ منتەقە و هەم زائیدەن عەشایری عەرەبی چاوی بڕیوەتەوە ناوچەکە ناوچەیەکی پڕخێر و بێرە ئەم ناوچەیە بە تایبەتی قەراز منتقی کەرکووک سەرگەڕان هەتا منتقی گوێر ئەمانە دەیانوێ هەم لە پایتەخت نزیک ببنەوە هەم زائیدەن شاخی قەرەچووکیش بۆ خۆیان مسۆگەر بکەن بۆی بتوانن لە داهاتوو یاریکەی خۆیان تەواو بکەن ئەم ناوچەیەش ناوچەیەکی نەوتە بێجگە لە کشت و کاڵی بڵێ ئادیارە خۆتان باش دەزانن ئەم ناوچەیە لە دوای 16 ئۆکتۆبر ئەوانە لە دوای هەڵستراتیجەکەی ڕفراندۆم کە ئەم کارسەد گەورەی بەسەر ناوچەکەدا هێنا سوپای عێراقی گەڕاوەتەوە هەر لە منتقەی خانەقین تا دەگەیتە زومار بە کەرکووکتەوە بە منتقەی سەرگەڕان و مەخموریشتەوە ئەوی من دەمەیە ئاماژەی پێ بکەم کە ڕێگە لێگرتم تەواویکەم بە جملەیەکیش بیتن من ئەوەی دەیبینم بە تایبەتی هاتنی جوتیارانی عەرەب تعریب بە تایبەتی بۆ ناوچەکە و هەڕەشەکانیان بۆ دەرپەڕاندنی کورد زیاتر لە منتقەی سەرگەڕان دەبست تا دەگەیتە منتقەی گوڵاڵە ئەوانە زۆر بە ئەوەی هاتوونە بەچڕی هاتوونەتە ناوچەکە و کاری لەسەوە دەکەم من پێشمایە کۆمەڵک بەرپرسی باڵای سەربازی لە ناوچەکە عاملی مساعدن بۆەوەی کە کورد دەرپەڕێن و جایکە جێگای جوتیارانی عەرەب بگرن لە ناوچەکە ئەگەر نا من پێم وایە لە مەخموور یاخود لە منتقەی گوێر تا دەگەێتە سەهلی نینەوە ئەوانە
من پێم وانە هەڕەشەی جوتیارانی عەرب لە ناوچەکە بی من پێم وایە ئەم سیاسەتێکی دووفاقیە بێدەنجی لەلایەن لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەو ناوچەیە ئەمە کارەساتگەرێکی دروستکردی هەر بۆ من نمونە ناوچانی کە جەناب بەسی دەکەی بەڵێ کاک ڕەشاد من ناوی ئەگەر ڕێگان بدەیت من ناوی کەسێکتان بۆ باز دەکەم ئێستاکە لەم ناوچەیە ڕێز عشرەتە ینی تەبان عشرەتی عەرەبە ئەگەر دەرفەتە بیتن ناوی عفو هەندەشت هەیە زۆر بەڕۆنی من پێم خۆشە لەسەر ئەو بۆ زعب ئەحمەد الغەزال یەکێکە لەسەر هۆزەکانی عەرەبی شەممەر تەبان ناوە هەڵدەکوتێ سەرگونیشتەکانی کوردی لە سنووری قەزای دەبێ سەرگەڕان ئەمە ئەگەر بەراوردی بکەیت بۆ خۆی نیشتەزیە لەگەڵکی هەڤاڵانە لە هەولێر کوڕەکانی دوو کوڕی خێزانەکەی کووردە دوو کوڕی لە لیوای نەوتن زێرەوانی و نەوتن بە تایبەتی لە ئێستا لە منطقەی کەندێناوەنە ئەمە ڕۆژانە لە گەڕێکی هەڤاڵان و کەس نەزان و ئەوانەوە دەچیتن لەگەر کۆمەڵک عەرەبی لە منطقەی سەرگەڕان ئەوانە جوڵەی بەردەوامی هەیە و زائیدەن وەکو هەڕەشەیەکیشە کۆمەڵک ماڵی عەرەبی بردوتەوە ئەو ناوچەیە بۆی لە داهاتوو بتوانن شتێک دەستە بەر بکەن بتوانن دەست بەسەر کۆمەڵێک زەویزاردا بووی ئەگەرنا بتوانن پاداش بکرێنەوە لەو ناوچەیە کە لە ڕابردوو پێیان سۆڵ کراوە ڕاستە ئەمانە بەر لە 63 ئەوانە هاتیینە بەڵام خۆ دەشکرا لە دوای 2023 ئەوانە کۆمەڵک هەنگاوی گرنگ بدرابایە لەسەر ئاستی یەکلاکردنەوەی ئەم کێشەی کشتتوکاڵ زەویزار و کشتتوکاڵی کورد لە ناوچەی کێشە لە سەرەکان و هەڵۆشانەوەی ئەو بڕیارانەی کە پێوەستن بە قیادەی تیشکی خستە سەر چەند بابەتێکی گرنگ دەمەوێت لە دەم نەچێت چەند پرسیار لای من دروست بوو باس لەو کرد کە ئەم گونجانە ئەوەی کە باست کرد کە کەسانێکن سەرۆک عشیرەتن هۆکارن پاڵپشتی عەرب دەکەن بۆەوەی کە ئەو بچنەوە ئەو ناوچانە بۆ داگیرکردنی دەسەڵاتی هەرێمی کوردستان ڕۆڵی چییە بۆچی هەوڵەکانی چڕناکاتەوە چونکە لە زانین کە هێزی پێشمەرگە لەو ناوچانیشداهان بە هاوکاری سوپای عێراق بۆ پاراستنی ناوچەکان هەرێمی کوردستان بۆ بێدەنگە ئێمە وەکو تاچێکی ڕۆشنبیر لە سەر ساحەی سیاسی لە ینی خەڵکی ڕۆشنبیر خەڵکی سیاسی خەڵکێکە بە دوواداچووم کە لە ناوچەکە من پێم وایە هەمومان پرۆشی ئەومان بوو چاوەڕوانی ئەوە بووین لەسەر ئاستی باڵا کورد یەک استراتیزی هاوبەشی هەبایە کاری پێ بکردبایە لە عفو لە زومار تا دەگەیشتە گوڵاڵە بەداخەوە من باسیشم کرد سیاسێکی دووفاقی لە هەرێمی کوردستان بەبێ استراتیز بەڕێوە دەچێتن چونکە لە دنیادا ئەگەر استراتیز نەبووت و استراتیز نەبوو دڵنیا دەکەم تاکتیکی ڕۆژانە شێوەی کاتیە و زوو کۆتایی دێ ئەوەی دەبینێتەوە بۆ داهاتوو کارێسە بکە استراتیزە من پێم وایە لە هەرێمی کوردستان هیچ استراتیزێکی ڕوون نییە بۆ داهاتووی گێڕانەوەی ناسنامەی خاک و زایدەن ینی بەتابەتی ئەم ناوچەیە بۆ سەر هەرێمی کوردستان بۆیە ئەگەر استراتیزێکی ڕوون و هەبایە شەفاف هەبایە من پێم وایە دەکرا لەسەر ئاستی باڵای سەرکردایەتی سیاسی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە لە حکوومەت هاوبەشن دەکرا 2023ەوە کاری باشتر تۆکمەتر وەزعی ئەو ڕۆژیان بەرەو پێشتر بردووە بەڵام من هەمووی دەجێڕمەوە بۆ نەبوونی استراتیزێکی ڕۆن و شەفاف کە لەلایەن هەرێمی کوردستانەوە تەنیا ئەوەی کاری پێدەکردن لە هەرێمی کوردستان تاکتیکی ڕۆژانە خزمەت ناکە بەداهاتوو باش دەمەوێت بزانم دەزانین کە ناوبەناو ئۆپەراسیۆنی هاوبەشی سوپای عێراق و پێشمەرگە دەبینین لەو ناوچانەدا دەکرێت بۆ دۆزینەوە و دەرکردنی تیرۆریستانی داعش ئێوە ئەم هەوڵانە چۆن هەڵەسەنگێنن فعلەن بوونی داعش ماوە مەترسی ماوە لەو ناوچانەیە یەکێک لە بەرپرسەکانی باڵای داعش لە ڕۆژئاوای مەخمور لە شاخ خەرەسۆخ بەناوی تەحریر یاسین عەماشە خەڵکی گوندی عوسیزەی ڕۆژئاوای مەخمورە لە چوارڕیانی عازی عەلی کە بۆ گەیارە دەچی ئەمانە بە خانەوادەوە لە تورکیا دەژین لە دوای ئەوەی کە لە ناوچەکە دەرپەڕێنراون بەرەو مووسڵ چوون کە خەلافە لە مووسڵ ڕووخاتوون بۆ سووریا لە سووریاش تووشی ئەوەزع بوون لە تورکیا دەژین ئێستاکە ئەمانە من لە تۆ دەپرسم و لە هەموو چاودێرێکی سیاسی و ئەمنی دەپرسم تەحریر چۆن لە تورکیاوە ماڵی لێوێندەرە ینی 2 مانگزارێک 3 مانگزارێک کە دێتە ناوچەکە و پاشان دەگەڕێتەوە بۆ تورکیا من لێتان ناشارمەوە بۆ خۆمان کەوتینتە گومان لە هەموو لەسەر هەموو ئاستەکان ئەگەرە چۆن دەتوانێتن ئەو لە شارەکانی تورکیاڕا
خۆ بە پارتیزانی لێوەڕانایەتەوە بۆ شاخی خەرەسوق لێرە 2 مانگ داوام دەکات پاشان بگڕێتەوە بۆی ئەم سیاستە چاواشەکاریە ئەم سیاستە دووڕوویە من پێم وانی خزمەت بە استراتیژی نەتەوەی نیشتیمانیمان بگەینێتن بۆیە من باسی استراتیژێکی ڕوونم کرد کە دەکرێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان یەک استراتیژی ڕوون هەبیتن کاری پێ بکرێتن لە گوڵاڵە تا دەگەیتە زماری یەک ئاراستە یەک استراتیژی هەبیتن بۆی کاری پێ بکرێت بەداخۆ ئەوەی من دەیبینم یەک ئاراستە نییە استراتیژێکی ڕوونیش بەدی ناکرێتن وەکو ئەوی باسم کردنیە ئەوەی دەیبینم تاکتیکی ڕۆژانەیە بۆ خۆشکردنی یاریەکان هەر کاتێک دژمنەکەم دژەکانم بە تابەتی لە ڕووی سیاسی هەرێمی کوردستان تووشی چەق بەسن بوو دەکرێت دژمنم دۆستمەوە بەکاربیێنم بۆەوەی کە بە شێوەیەکی کاتیش بێ سوودی لێ بینم بۆیە من وای دەبینم ئەم ناوچەیە ناوچەیەکی گەرمە داعش هەمیشەیی بنەو بارگای خۆی داناوە لە شاخی خەرەسوق بوونیان هەیە بەڵێ بوونیان هەیە مەفارزی بچوشیان هەیە نە ئەم سوپایەیە کە لێوێن دەرەکە فەرقی چواردەیە ڕوبەڕووبوونەوە دەکاتن لە داعش ئەمەی کە ڕوبەڕووبوونەوە دەکاتن تا ئێستا کات فڕۆکانی عێراقیە ناوە دێتن لە 72 کاتژمێری ڕابردوو هات لە نزیکی یەکانی هەشتای پارتی دیموکراتی کوردستان لە شاخی خەرەسوق لەوێ بردومانی چەکدارانی داعشی کرد یاخود لە ڕۆژهەڵاتی شاخی خەرەسوق دێ بردومان دەکاتن ئەوەی من مەبەستمە من پێم وانیە ئەگە هەڵمەتێکی هاوبەشی سێقۆڵی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی و زایدەن هاوپەیمانان ئەنجام نەدرێتن بۆ دەرپەڕاندنی داعش لە ناوچەکە من پێم وانیە ئەم جوڵانە سوودگەلێک بگەینن یاخود ئۆقرەی بژێڕتەوە بۆ ناوچەکە کاک ڕەشاد دەمەوێت بزانم سەرنجی جناب بە دیارکەی لەسەرم بابەتە کە ئەم ناوچانە هێشتا مەترسی داعشیان لەسەر ماوە بۆچی عەرەبی دیکە دێن کوردە گوندنشینەکانی ئەو ناوچانە کێشیان بۆ دروست دەکەن لەسەر زەویزاری خۆیان دەریان دەکەن لە کاتێکدا مەترسی داعش ماوە لەو ناوچانەیە پێتان وایە داعش تەنیا بیانوێک بێ بۆ دروستکردنی کێشە بۆ ئەو کوردانی کە لەو ناوچانیان ئەگەر بە دۆداچوونێکی ورد بکەیت لەسەر پێگە و ڕۆڵی داعش لە ناوچەکە بەتایبکە لەو ساتێکە دروست بوو تا ئێستاکە لەو ساتێککە دروست بوو بچوو هەموو ئەفسەرە باڵاکانی سەردەمی بەعس لەنێو ئەوە بوون هەموو لە کادیرە وەسەتەکانیان تا دەگەیتە قیادا بەشێک بوون لەو هەڵمەتە و لەگەڵ ئەم چەکدارانە بۆیە هەمیشە پەردەیەکە بە بەناوی ئیسلامیەتی دێنەوە ئەگەر لە ڕێگای نەتەوە پەرستی عەرەبەوە لە ڕێشۆڤینێتەوە نەتوانە زاڵ بن بەسەردا ئیسلام چەکێکە کەرەسەیەکی خاوە بەکاردێنن بۆ لە نێو برنیتی و بۆ نزیکبوونەوەی بۆ لە ناوت بن و ناوچەکەت ئەوە بکەن بۆیە من وای دەبینم داعش لە ناوچەکە بەڵێ بوونی هەیە بەڵێ شۆڤینەتی عەرەبی ڕۆڵی کارا دەبینێتن بەحسیەکان ڕۆڵی کارا دەبین لە نێو داعش بەم شێوەیەش وەکو ئەوی باسم کرد ئەمە سەرەتا لە ناوچەکە شتێکی تر هەیە من پێم خۆشە زۆر بەڕاشکاوی باس بکەم ناوچەکە لە بەردەم هەڵمەتێکی لە نێو بردنن ئەو ناوچەیە چونکە لە دوای پاشەکشا بە تایبەتی پاشەکشەکردنی ئیداراتی کوردی لە ناوچەکە ڕۆژ بە ڕۆژ بە تایبەتی ئەوێ من دەیبینم ئێستاکە هەم لە ناوچەی سەرگەڕان دەبست تا دەگەیتە مەخمور مەتقی سالینێنەوە ئەوانە پاشەکشەی خێزانی کورد ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبوو پاشەکشەی کرد بۆ نمونە هەر لە ناوچەکە لە ناحیەی قەراج کە بە دووری 18 کیلومتر 19 کیلومتر لە مەخمورەوە دوورە پێشووتر 440 بار 450 ماڵ نیشتەجێ بوو لە نێو سنتەری نەحیەکە ئێستا یەک ماڵی کورد پێشان هاوبەش بوون نیوە بە نیوە بوون دانیشتوان ئێستا یەک ماڵی کورد لە نێو ئەو نەحیە نییە ئەگەر بەراوردی چێوەماڵی هەموو گوندەکانی قەراج بکەی 78 دەیە بە هەر 78 دێ 39 کوردە 39 عەرەبە بە هەر 39 دەی کوردی کورد بەقەدەر یەک دەی عەرەبیتیانە ینی دانیشتوانەکەی ئەمە وا دەکاتن خەڵک ترسی هەیە دڵە ڕاوچەیە لەوەی بگەڕێتەوە هەرچەندە کەسێک بێتی لە ناوچەکە بژیتن بە بەرجێک دەتوانانی بژیتن دەبێ لار بێ شوێر بێ کەڕ بێ واتە نابی چاوی ببینی ئەمە داعشە نابی باسی بکاتن کە دەبێت کەڕ لار بێ نابی گوێبیستی ئەوەی بچی باسی بکاتن بەم شەرتە دەتوانانی بەم مەرزە دەتوانێت لە ناوچەکە بژی و کار و کەسەبەتی خۆی بکە و هەر کاتێکیش هاتن پێداویستێکیان ویست دەبی بۆیان دابیکە خەڵکیش ئەم دانیشتوانە لەم ناوچەیە لە بەردەم هەڕەشەیەکدایە مەترسیان هەیە ترسیان هەیە لەوەی
مەفارزێکی استخباراتی سوپای عێراقی بیتن بچیتن بە ناوی داعش بە بەرجی داعش بچیتن لەم ناوە بەیانی ئەم خێزانە تووشی کێشە دەبێتن کە بزانن بە ناوی داعش تۆ یارمەتیدایە بۆیە بەڕاستی هەم جورئەتی دەوێتن هەم بە حەقەت یعنی مانەوە لەم ناوچەیە کارێکی ئەستم باش کاک ڕەشاد پرسێکی دیکەشەیە کە شارزانی وەکو جەنابتان چاودێرانی سیاسی باز لەوەکەن کە ئەم بیانووی تعریبکردن و بوونی داعش لەم ناوچانەیە و دەرکردنی کووردە گوندنشینەکان کە لە کەرکووک و دەروبەریدان بە دیاریکراوی هۆکارەکەی ئەوەیە یاخود هۆکارەکەی بچووکردنەوەیە مەترسیەکە بۆ نەمانی قواری هەرێمی کوردستان ئێوە چۆن لێکدانەوە بۆ متەیاکەن پێتان وایە کە لە ڕێگەی ئەم هۆکارەوە هۆڵێک هەبێت بۆ بچووکردنەوەی قواری هەرێمی کوردستان مەترسیەکانیشی چیە بێت بە داهاتوو هەم کوتلە سونیەکان هەم کوتلە شیعەکان هەمیشە قوارێکی بەهێزی هەرێمی کوردستان ناوێ هەمیشە ڕۆلیان هەیە لە لاوازکردنی قواری هەرێمی کوردستان و خەونیش بەوە دەبینن ئەم هەرێمە ڕۆڵی لاواز بکرێتن بە شتێکی سانەیە بتەن کاتێک بیانوێ زاڵ بن بەسەریدا یعنی قەت بەتەنیا نایەنوێ ئەم وڵاتە عێراق بەرەو چەند هەرێمێک بچێ بۆ لە 2023 خۆتان دەزانن ڕێگری دروست دەکەن کەرکۆس دروست دەکەن لە بەردەم کۆی پێکاتەکانی عێراقی بۆی کە هەرێم دروست نەکرێتن بۆیە بەهێزی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری لە ڕووی یەکپارچەیی لە ڕووی بەرژۆندیە باڵاکانی ئەگەر لە ڕووی ئابووری نایەنەوێتن هەرێمی کوردستان لە ڕووی پەیوەندیەکانی دەرەوە پەیوەندی هەرێمایەتی نایەنەوێتن حکومەتێکی بەهێز هەبێ خاوەن ئابوورێکی بەهێز بێ خەڵکی کوردستان لە ڕووی ئابووریەوە لە ڕووی داهاتەوە لە خۆشگوزرانی دابژیتن هەمیشە کۆی کوتلە سیاسیەکان کۆی پێکاتەکانی تر بەخۆشمان بەشەچین لە بەڕاستی بەدیهێنانی ئەو ویستانەی کە ئەوان ئەو کە خوازیارن بێتەدی بەخۆشمان ناتەباین ناکۆچین لەگەر یەکتر ئەمانە هەمووی هۆکارێکن بەوەی کە بەرژەوندەکانی ئەوان بێتەدی لە لاوازبوونی ئێمە لە بەردەستا ماوە دیموکراسی ناوبەناو کەسانی پەیوەندیدار یاخود بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان ئیدانی ئەو جۆرە بە تعریبکردناکەن لە گوێر و لە مەخمور و لە دوو بچوو چەند ناوچەیەکی دیکەش لە سەرگەڕان بە دیاریکراوی کە بە بەردەوامی ئەم کێشەیتە هەموو ئەو ناوچانی کە دەکەونە پارێزگای کەرکووکەوە بە دیاریکراوی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی چەند جارێک ئیدانی ئەم جۆرە بە تعریبکردنی کردوواتە ئاگادارن کە ئاگادارن زۆر جار داوا لە حکوومەتی فیدراڵی دەکەن کە ئەم تعریبکردنە سنوورێکی بۆ دابنرێ پێتان وایە کە حکوومەتی فیدراڵی سنوورێک بۆم جۆرە تعریبکردنە دابنێت خۆیان هۆکارێکن بۆم تعریبکردنە سەیری هاوپەیمانێتی نێوان بەشەکی هەرێمی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستان سەرپەرشی دەکاتێن لەگەڵ تەیاری سەدری لەو هاوپەیمانەتی لەگەڵ سوننا بزانە هیچ بڕگە و مادەیەکی تایە بۆ نەهێشتنی ئەو گوشارانەی شۆڤێنەتی عەرەبی یاخود هۆزەکانی عەرەبی لە ناوچەکە بزانە هیچ بەندێک فەقرێکی تایە بۆ سنووری مادەی 130 هیچ بڕگە و مادەیەکی هەیە لە ئارامکردنەوەی ناوچەکە بێتن ئەمانە وەکو ئەوەی سەرتاش باسم کرد هەرێمی کوردستان بەشێکە لە ناو ئەو یاریە بەڕاستی نەئینتوانی یاریزانێکی ئەساسی بن لە نێو یاریگا کە نەتوانی من پێشم وایە ئەم دووبارە دەکەم لە زۆر بۆنێت کە باسم کردیە سەرکردەی کاریزما ئەو کەسەیە ئەو سەرکردەیە کە دەتوانێتن ئارامی خۆشگوزەرانی سیاسەتی ڕاست و ڕوون و شەفافی هەبێتن بۆ وڵاتەکەی بۆ هەرێمەکەی بۆ خەڵکەکەی هەرگیز سەرکردە ئەو کەسە نییە ینی بەشێک نەبێتن بۆ دەسەبەرکردنی ئارامی و خۆشگوزەرانی بۆ خەڵکەکە بۆ لابردنی هەڕەشە مەترسیەکان لەسەر خاچی پیرۆزی نیشتیمان و لەسەر نەتەوەکەمان بۆیە من وای دەبینم ئەوەی دەبینم من پێم وایە تا ئەو دقی ئێستاکە ئەم سیاستێکی دووفاقیە ئەوەی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێتن هەرگیز خزمەتی ئاسایش ئۆقرەیی و جارانەوەی ئاسایش ئۆقرەی بۆ هەرێمی کوردستان و بۆ ناوچەی سەرەکانی ئێمە ناکاتن بەڕاستی من بەشێک بۆ خۆم دانیشتوانی ناوچەکە لە مەخموردا دەنیشم هەمیشە ئەم سیاستەی لە 2023 پەیڕەو دەکرێتن یان سیاستێک نەبووە بۆ جێڕانی و ئۆقرەیی بۆ باشترکردنی سەقامگیری ئاسایش بۆ ناوچەکە من کە برین بوونی ئیدارەی کوردیش کە لە ناوچەکە هەبووە من پێم وایە هەمیشە لە شاڕێ ئاساسەکەی لایدا بوو ئەم سیاستەی کە پەیڕەو دەکرێت لە 2023 تا 2014 من پێم وایە بۆ سیاستێک بوو دژ بە بەرژەندیە باڵەکانی نەتەوەی نیشتیمانی و
ئاسایشی ناوچەکەش بوو بۆیە من هەمیشە گەشتی نەبوومە لەم سیاسەیەکە پێڕەکەوت لە ڕابردوو. جەنابیش بە کورتی وەڵام بێت تۆ دوا پرسیار لەبەری کاتم نەماوە دەمەزانم دۆخی دەرونی دانیشتوانی مەخموور چۆنە. هەمیشە لە دڵە ڕاوچێدایە ترسیان هەیە بەڵام هەر ئەوەندەی باشە ترسەکە ئەوە نییە پێیان وابیتن داعش وەکو زاران لە هەرشەو مەترسیدایە بۆ دەرپەڕاندنیان ئەگەر دڵە ڕاوچێکی تەواودانە بەڕاستی. زۆر سپاس دەکەم کاک ڕەشاد بۆی لە لەم تۆری بەرنامەکەمان میوان بووی مادوو نەبی دووبارە سپاس بۆ بەڕێز ڕەشاد گەڵاڵی کە بەڕێزیان چاودێری سیاسی بوون لە هەولێرەوە میوانی من بوون مادوو نەبن.